بەڵە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن من لە زانیاریەکانی ڕۆژ لە ئیدارەی سۆران بە کەشوهەوا دەست پێ یەکەم. لە سۆران نزمترین پلەی گەرما دوو پلەیە، بەرزترین پلەی گەرما لە دوانی وەڕۆ تاوەکو کاتژمێر کە تۆمارەکرێتن 9 پلە بێتن. لە سنووری ئیدارەی سۆران و ئەتوان بڵێم بە گشتی لە هەرێمی کوردستانی سارترین ناوچە حاجی ئۆمەرانە، ناحیە حاجی ئۆمەرانە کە نزمترین پلەی گەرما لە حاجی ئۆمەران سالب 6 تۆمارەکرێت و بەرزترین پلەشی یەک پلەیە کە بە سارترین ناوچەی هەرێمی کوردستان داهاندرێتن. حاجی ئۆمەران ساڵانە بەفرێکی زۆری لێ ئەبارێتن و ناوچەیەکی ساردا. لە سنووری ئیدارەی سۆران ئەوەی ئێمە پرسیارمان کردووە لە ئێستادا نەوت بە 160,000 دینارە کە نرخێکی زۆرە. ئەمە تاوەکو ئێستا لە ناوچە شاخاویەکانەوە بەشێک لە سەنتەری ئیدارەی سۆران نەوت دابەش کراوە، بەڵام نرخەکەی هەرگرانە. ئەوەی دابەش کراوە لەلایەن حکوومەتەوە بە 155,500 دینار و هەر بەرمیل نەوتێک دابەش کراوە، بەڵام ئەوەی لە بازاریش هەیە تاوەکو ئێستا بازرگانی پێوەکرێت 160,000 دینارە کە نرخێکی زۆرە. هاوڵاتیان بە بەرمیلێک نەوت ناتوانن زستانی سەخت و ساردی ناوچەکە تێپەڕێنن، پێویستیان بە 4 تا 5 بەرمیل نەوت هەبێتن بۆ ئەوەی بتوانن زستانی سارد تێ بپەڕێنن. بەگشتی حکوومەت نەیتوانیوە ساڵانە نەوتی پێویست بۆ هاوڵاتیانی ناوچە شاخاویەکان دابین بکاتن کە بەراورد بە ناوچەکانی تر سارترن و پێویستی زیاتریان بە گەرمکەرەوە ئەبێتن. هاوڵاتیان بە تایبەتی لە گوندەکان بە ناچاری پەنا بۆ بڕینی دارە بن کە ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر ژینگەی ناوچەکە بێتن. دارستانەکان کاریگەری خراپیان لەسەر بێتن و بەرەو لە ناوچوونە بن ساڵانە کە بە بەردەوامی داریان لێ ئەبردرێن. ئەمەوێ ئاماژە بە ڕێژەی بارانبارین بدەم ئەم ساڵ لە سۆران 14,900 ببوورن 149 ملیم باران باریوە، بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکەی زیاترە کە ساڵی ڕابردوو 112 ملیم بووە. هەروەها لە قەزای خەلیفان ئەم ساڵ تاوەکو ئێستا 154 ملیم باران باریوە، ساڵی ڕابردوو 106 ملیم باران باری بوو. لە قەزای چۆمان 161 ملیم باران باریوە، ساڵی ڕابردوو 131 ملیم باران باری بوو. لە قەزای ڕەواندوو 138 ملیم باران باریوە تاوەکو ئێستا، ساڵی ڕابردوو 104 ملیم باران باریوە. خۆشبەختانە ئەو ڕێژە بارانبارینەی تاوەکو ئێستا باریوە ئەم ساڵ دڵخۆشکەرە، هاوڵاتیان دڵیان پێخۆشە و جوتیاران و کاریگەریشی هەبووە لەسەر زیادبوونی ئاوی ڕووبارەکان و ژیانەوەی کانیاوەکانیش ئاویان زیاد کردووە بەو بارانەی کە لە ماوەی ڕابردوو باریوە. تاوەکو ئێستا مای دڵخۆشکەرە و جوتیارانیش دڵیان خۆشە بەو بارانە بۆ کەرتی کشت و کاڵی و سەبارەت بە کەوتنی پەڵەش ئەو بارانەی کەواباریوە پەڵەکەوتووە. لە سنووری ئیدارەی سۆران ئەو ئامارەی کە ئێمە لە بەڕێوەبەراتی کشت و کاڵمان وەرگرتووە 18,272 زەوی لە سنووری ئیدارەی سۆران ئەم ساڵ بە گەنم داچێنراوە. سۆران بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی شاخاویە دەشتایی کەمترە بۆ داچاندنی گەنم و جۆ، بۆیە ڕێژەکەی 18,272 زەویە ئەوەی کە تاوەکو ئێستا بە گەنم داچێنراوە. هەروەها جۆ 5,752 زەوی بە جۆ داچێنراوە. هەروەها 471 زەویش بە نۆک داچێنراوە. پاقلە 621 زەوی لە سنووری ئیدارەی سۆران بە پاقلە داچێنراوە. هەروەها 81 زەویش لە ئیدارەی سۆران بە نیسک داچێنراوە. لە گوندەکانی ئیدارەی سۆران تاوەکو ئێستا کارەبا نەبووتە 24 کاتژمێری. ئەوەی هەیە ئەو کارەبا 24 کاتژمێرەیە هەیە کە تەنها سنتەری ئیدارەی سۆران کە قەزای ناوەندی سۆران و دیانە ئەگرێتەوە ئەم دوو قەزایانە بوونەتە کارەبای 24 کاتژمێری، بەڵام لە گوندەکان هەروەکو ساڵانی ڕابردووە هاوڵاتیان گرفتیان هەیە لە کارەبا 11 تا 12 کاتژمێر ڕۆژانە لە شەو ڕۆژێکدا کارەبایان هەیە. بە تایبەتی لە چەند گوندێک پەیوەندیا بە ئێمەوە کردووە، بە تایبەتی لە گوندی ڕماوێژ لە سنووری قەزای خەلیفان ئەو کاتانەی کە ئەبێتە هەوەرەوە و ڕۆژانەی کە بارانبارینە قوتابیان لە قوتابخانەکان گرفتی خوێندنی دەرسیان هەیە. کاتژمێر 4 بەدواوە ناتوانن دەرس بخوێنن،
بەهۆی ئەوەی کە ئەبێتە هەور و ژوورەکان تاریکە بن کارەبانیە مامۆستا ناتوانێوانە بە قوتابیان بڵێتەوە. ئەمە گرفتی بەشێکی زۆر لە قوتابخانەکانی گوندەکانە کە بە تایبەتی لە دەوامی ئێواران ئەو گرفتیان بۆ دروست ئەبێت و ئەو گرفتیان بە ئێمە گەیاندووە کە باسی بکەین. لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوو ڕووداوەکانی هاتچۆ لە سۆران 8 هاوڵاتی بریندار بوونەوە 2 هاوڵاتیش بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە کە ڕووداوەکانی هاتچۆ بەردەوام لە بەرزبوونەوەدان بەشێک لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان و بەشێکیشی هۆکارەکەی بۆ ئەوەیە کە هاوڵاتیان و شۆفێران پابندین بە ڕێنماییەکانی هاتوچۆ. بە تایبەتی لە ئێستادا ئەتوانین بڵێن موبایل هۆکارێکی سەرەکیە کە ڕووداوەکانی هاتوچۆ دروست دەکاتن شۆفێران سەرقاڵن بە موبایلەوە ئەمە شوواکە ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە. بەشێک لە ڕووداوەکان لەو ڕێیانە ڕوویانداوە کە بەرتەسکن یەکسایدن و بەشێک لەو ڕووداوانەی تریش لەو ڕێگانە ڕوویانداوە کە دووسایدن. هەر بۆ خۆشی ئەمەوێ ڕووداوێک باس بکەم. هاوڕێکی ڕۆژنامە نووسمان لە چەند ڕۆژی ڕابردوو تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوو لە ڕێگا لایدا بوو. باسی لەوە کردوتی هۆکاری ڕووداوەکەم موبایل بوو. موبایلم لە دەستدا بووە بەکارم هێنا ئاگام لە شۆفێریەکەم نەما. بۆ ڕۆژنامە نووسانی باسەکرێ ئەیوت هیوادارم ئێوەش وەکو منتان لێنێتن و بە موبایلەوە سەرقاڵ نەبن. بۆیە گرنگە هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ و تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن و حکوومەتیش لەسەری پێویستە ڕێگاوبانەکان بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆران بەشێکی زۆر لە ڕێگاوبانەکانی یەکسایدن هەر لە حاجۆمەرانەوە تاوەکو وەگەیتە سۆران یەکسایدەوە لە سۆرانیش تاوەکو وەگەیتە خەلیفان یەکسایدە زۆرێک لە ڕووداوەکانی هاتوچۆش لەم ناوچانە ڕوو ئەدەن و بەشێکیان بربەستیان نییە لە ڕێگاکان هەر چۆنێک ئۆتۆمبیل لابداتن ئەچێتە ڕووبارەوە قوربانی لێ ئەکەوێتەوە. بۆیە پێویستە حکوومەت چارەسەری ڕێگاوبانەکان بکاتن و سەرجەم ڕێگاوبانەکانی ناوچەکە بکاتە دووساید. بەڵێمە زانیاریەکانی ئیدارەی سۆران بوون. خواردنە جۆرا و جۆرەکان بڵێ بەشێکیان لە خواردنە کوردەواریەکان هاوڵاتیان گرنگیان پێدەن بە تایبەتی لە سەرمادا. یەک لەو خواردنانە بڵێن کفتە هەروەها پاسە گرنگێکی زۆری پێ ئەدرێتن سەروپێ کە پێیاڵەن هاوڵاتیان گرنگێکی زۆری پێ ئەدەن لە زستاناندا دروستیەکەن هەروە جگەلەوەی کە چێشتخانەی تایبەتیش لە ناوچەکە هەیە لە هەفتانە 2 ڕۆژ دروستیەکەن هاوڵاتیان زۆر سەردانیەکەن بۆ ئەو جۆرە خواردنانە. هەروەها لای ئێمە خواردنی داندۆچی پێ ئەڵێن ئەمەش گرنگی تایبەتی پێدرێ هاوڵاتیان بەشێکی زۆر لەو خواردنە کوردەواریانەی کە هەن بۆ زستانان گرنگی پێدرێ.